ڕێگای هەولێر خەباتە. مام کردۆ لە ساڵی 2009 لەم ڕێگایە هاتوچۆ دەکات. ئەو دەڵێ بێزار بووین لەم ڕێگا خراپە. ئەو بە بەرپرسان دەڵێت هەزار قسەی جوان ناگاتە یەک کردار. پێویستی بە نوێژینکردنەوە هەیە، بەس هەتا ئەو لای نوێژان دەکەنەوە ئەو لا تێک دەستەوە ماڵ. وەڵڵاهی جادەکەی تەهلیکەیە برێ لە شەری دەعشان پیسترا و جادە. ڕێگای هەولێر خەبات یەکێکە لە ڕێگا هەرە خراپەکان بۆ شوفێران. ئەگەرچی ڕێگایەکی ستراتیژی گرینگە، بەڵام کەم ڕۆژەیە ڕووداوی هاتوچۆی لێ ڕوونەدات. بەهۆی خراپی ڕێگاکە بەشێکی زۆری شوفێران دەمیان بە زیکرە، چونکە ڕێگاکە بە ڕێگای مەرگ ناسراوە. موقعەکە هەمووی وەبزانم 7 کیلۆمەتر یان 8 کیلۆمەترە بە زووترین کات. وەڵا خەرک بە هیلاکس و بەخوای وەڵڵاهی و بیلای وەتیلای ئەو وەزعنی ئەو خەرکە تێدایە، یعنی بەڕزا بەتکا، یعنی بەڕزا کورە خەرک زۆر بێزارە بەخوای. تێدەگەی پیاو هەیە زۆر بە عەجەلێ دێ لە تاسەی دەداتن تای دەتەقی. هەم خەرکەکە من دەزانیتم بە معافزەوە بە خەرکەوە بە هەم دنیا دەزانی. ڕێی هەولێر خەبات کارەساتە. ئەو جادە ئەوە چەند ساڵە تەواو نەبووە، ئەوەش دەبی هەر ئەوش تەواوکەن. ئەخرەوە یعنی بەڕاستی سیارە وێران دەکارێرە هەمووی قۆرت و ئەو شتانەی لێ، یعنی داوا لە حکومەت دیارێمی دەکەین بە زووترین کار بێتە خەت ئەوەمان لە دروستکە. ئەو جادەش هەر ڕۆژانە حادیسە ئەلێرێ دەکرێت. وەڵڵاهی دوونێ بوو لەو لایە هاتم تڕێلەک و سیارێکی کچکە خۆیان لێکدا بوو. ئەرێ وەڵڵاهی کە بێرە دێن هەزار ئەستەغفر الله قل والله وحدی دەخینی. ئەرێ بخوات وەڵڵاهی ئەو جادەی ئەوەندە خراپ پشتیوان نەبووە. لەسەر ئەم کێشەیە پارێزگاری هەولێر دەڵێت بڕیارە لە ماوەی 365 ڕۆژی کارکردندا پرۆژەی دووسایدی هەولێر خەبات تەواو بکرێ و مەترسی لەسەر شوفێران نەمێنێ. ئێستا بە نزیکەی 5 ملیار دینار پرۆژەکە دەستی پێکردووە کە کۆمپانیای ساڵایی دەیکاتن. ئەوان ئەوجارە تەواوی دەکەن ئەو پرۆژەیە و ئێمەش گرفتە داراییەکانی کە هەیەە بە هەموو جۆرێک هەوڵ دەدەین نەبێتە هۆکاری ئەوەی کە پرۆژەکە بوەستێتەوە. چەندین کەس لەم ڕێگا سەختە یادگاری تاڵ و ناخۆشیان هەیە کە بەهۆی خراپی ڕێگاکە ئازیزانیان تووشی ڕووداوی هاتوچۆ بوون و گیانیان لەدەستداوە یاخود بریندار بوون. ئێستاش چاوەڕێی ئەوەن پرۆژەکە لە کاتی خۆیدا تەواو بکرێت و بە بیانووی نەبوونی بودجەی پێویست کارکردن تێیدا نەوەستێت و چی دیکە خەڵکی نەبنە قوربانی. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.